ساڵی ڕابردوو زیاتر لە 3 ملیۆن گەشتیار هاتنە هەرێمی کوردستان. زۆربەی و گەشتیارانە خەڵکی خوار و ناوەڕاستی عێراق بوون. دەستەی گەشت و گوزار دەیەوێت گەشتیارەکان تەنها خەڵکی ناوخۆیی نەبن و کار بۆ هێنانی گەشتیاری بیانی دەکات. لە ڕێگای ئەم کۆنفرانسەدا دیراسەیەکی ورد و زانستیانەی باری ئێستای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بکەین و کێشە و ئاستەنگەکان دەستنیشان بکرێن و هەڵسەنگاندن بۆ دەرفەتە فراوانەکانی پێش ئەو سەکتەرە بکەین و بیکەینە نەخشە ڕێگای کاری پەرەپێدان و بوژانەوەی سێکتەری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. دەمانەوێت وەکو وڵاتانی هەرێمی، وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئەوروپی بتوانین ئاستی کێبڕکیەکانمان بگەینە ئاستێک لە ڕووی خزمەت گوزارێکەوە لە ڕووی ژێرخانی گەشت و گوزاریەوە بتوانین زۆرترین گەشتیار لە وڵاتانی دنیا ڕاکێشین بۆ کوردستان و ئەمەش پێویستی بە کۆمەڵێک بەرپرسیارەتی هەمەلایەنە هەیە کە ئەمڕۆ ئێمە لەم کۆنفرانسەیە ئاماژەی پێدەین. زیاتر لە 3000 بنکەی گەشتیاری لە هەرێمی کوردستانەیە. ئەو شوێنە گەشتیارانە ڕوو لە زیادبوونن. باوتەی بەشداربوانی کۆنفرانسی پەرەپێدانی گەشت و گوزار ئەگەر گرنگی بەم کەرتە بدرێت لە داهاتوودا یەکێک دەبێت لە کەرتە گرنگەکان. کەرتی گەشت و گوزار پیشەسازیەکی بێدووکەڵە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بە تایبەت پشتیوانیەکی دارایی تەواو بکە، پشتیوانیەکی تەواو لە ئاسانکاری ڕێنمایەکان بکە بۆ کەرتی تایبەت و بۆ سەرمایە گوزاران دەتوانین ئەم سێکتەرە هۆکارێکی باش بێت بۆ چ کەرتی تایبەت دواتە خاوەن پرۆژە گەشتیارەکان و کاسبکاران بۆ بەرزکردنەوەی ئاستی دەخلی هەموو کاسبکارێک بۆ هێنانی زۆرترین ژمارەی گەشتیار ئەویش دەکرێت بە پێشکەشکردنی خزمەتگوزاری گەشتیاری باش. لا کۆنفرانسی پەرەپێدانی گەشت و گوزار لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە بە شێوەی گروپ بربەستەکانی بەردەم پێشخستنی کەرتی گەشت و گوزار و ڕێگە چارەسەر و گرنگیدان بەو کەرتە قسەی لەسەر کرا و کرا بە ڕاستپاردە و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.